بەڵێ بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت نەورۆزتان پیرۆز بێت. ئێمان بەرنمەیەمان تەرخان کردووە بە بابەتێک کە بە تەواوەتی پەیوەستە بەم سێمانگەی بەهارەوە بەوەی پێوترێت لایەنی گەشتیاری، ئەوەی پێوترێت ژینگە و ژینگە پارێزی. مەبەستمانە لە ڕێگەیەم بەرنمەیەوە خزمەتێک بکەین بەو دوو بوارە بەو دوو کەرتە و لە ڕێگەیەوە هۆشیاریەکی زیاتر بۆ ئێوەی بینەر بڵاو بکەینەوە سەبارەت بەوەی کە بتوانن گەشتەکانتان بەڕێکوپێکی و بەخۆشی بکەن و لە هەمان کاتدا بزانن کە کاری ئەوەی پێوترێت دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان چییە، ئەوەی پێوترێت دەستەی ژینگە کارەکانی چییە، ئەرکەکانیان چییە و ئێوەش ئەرکەکانتان چییە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. و بێگومان قسەشمان لەسەر ئەوانە بێ و لە ئەو گەشتیارانەی ڕوو لە هەرێمی کوردستانەکەن ئەمانە چ سوودێکیانەیە، ئەتوانن لە چ بوارێکدا کاریگەری ئیجابی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دابنێن، لەسەر ئەوەی پێوترێت گیرفان و بازاڕی هاوڵاتیان دابنێن. بێگومان قسەشمان لەسەر لایەنی ژینگە ئەبێت کە ئەرکی ئێمەیە، ئەرکی هەمومانە کە ژینگە بپارێزین. بێگومان من کۆمەڵی میوانی دیکەشم ئەبێت کە ئەوانیش بە پرسیارەکانیان بەرنمەکە دەوڵەمەندترەکەن. من دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، دوو میوانی سەرەکیم هەیە، هەریەک لە بەڕێزان کاک مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان، زۆر زۆر بەخێر بن سەرچاومان. واروها دکتۆر هەڵۆ مستەفا عەسکەری سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان، ئێوەش بەخێر بن سەر و سەرچاومان. بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانە شەکەم کە ئەرکیان کێشاوە و بەرنمەکە دەوڵەمەند ترەکەن. کاک مەولەوی گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئێمە ئێستا کە جەنابتمان بڵین کرد بە سەرنشینی پاسەکە، ئێوە لە پێشانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ گەشتیاری لە هەولێر بوون کە بڕیارە تا ینی تا چەند ڕۆژێکی تر لەو کاتێمان بەرنامە ڕیکۆرد دەکەین تا ئێوارەی بڵین چوارشەممە، ئێوارەی 20 مانگ بخایەنێت و دەخایەنێت. ئەم پێشانگایە بۆ لەم کاتە و لە چ ڕوویەکەوە خزمەت بە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەکات؟ زۆر سوپاس. ئێمە هەر چالاکی ئەنجامی بدەین لە چوارچێوەی پلانێکی داڕێژراوە. ئێمە استراتیژیەتێکی ڕوون و وازەحمان هەیە لە بۆ پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. ئەو استراتیژیە ساڵی 2013 دەستی پێ کرد. پاڵپیشتی ئەو استراتیژیە پلانەی ساڵانەیە، پلانی ساڵانە کە بڵین پلانی ساڵی 2019 تێیدا چەندین پێشانگا هەیە. چه ئێمە بەشدار بین تێدا لە وڵاتانی دەرەوە یاخود ئێمە ئەنجامی بدەین. دەمان کە ئێمە ئەنجامی دەدەین لە ڕێی کۆمپانیەکانی خۆمانە کەرتی تایبەتە. جا لە بەڕنامە ئێمە ئەم و کاتی دیاریکراوی لە بۆ دانرای چووکە ئەم کاتە ئەم وەرزە زۆر گونجاو لە بۆ هەرێمی کوردستان کۆمپانیەکان سەردانی بکەن، ینی و ڕۆژی 20 مانگیش کە تەواو دەبێ. خۆتان دەزانێمە دوایەوە گەشتێک بە کۆمپانیەکان دەکەین لە ناو هەرێمی کوردستان تاوەکو شاد ببنەوە بە کەلتوری وڵاتی ئێمە بە گشتی و بتوانن ئەم ئەزمونە بگازنەوە بە وڵاتی خۆیان تاوەکو سەرنجی گەشتیارانی جیهانی پێڕابکێشن و خەڵکی بێنن لە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئەم پیشانگا گرنگیەکەی لەوەیە تاوەکو ئێمە بتوانین پەیوەندیکی پتە و دروست بکەین لە نێوان کۆمپانیەکان و بەرهەمە گەشتیارەکانی ناوی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوانەی تر لە دەرەوەی هەرێم، چ لە ناوەندی خوارەوەی عێراق بێت، چ لە وڵاتانی دەراوە سێبی یاخود لە وڵاتانی تر. و بۆ ئەمە بەستەش بە فعلی ئەو دوو ڕۆژی ڕابردووە دەبینین لە پیشانگاکە زۆر سوودی هەبووە لە بۆ ئەوەی دەرفەتێ باش بووە لە بۆ کۆمپانیەکان و لە بۆ جێگە گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە بۆ ئەوەی گرێبەستی باش ئەنجام بدەن لە بۆ ئەم ساڵ و ساڵی ئایندە بتوانن ژمارەی گەشتیاری زیاد بکەن. ئێمە لە پلانی ئەم ساڵمان دەمانەوێت 3 ملیۆنی و گەشتیار بێنین لە هەرێمی کوردستان، بەڵام ئەم ژمارە زۆرە، دەبێت ئێمە کۆمەڵی پاڵپشتمان هەبێت لە بۆ. جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزاریش ئاماژەی بەوەدا هەر لە کاتی پێشانگاکە کە پلانەکە بە هەماهەنگی لەگەڵ ئەوەیە کە زیاتر لە 3 ملیۆن گەشتیار 3 ملیۆن و نیو بە دیاری کراوی. ئەمە یعنی ئەمە پشت بەستووە بەچی؟ پشت دەبەستێ بەو پلانەی کە دەمانەوێت جێبەجێ بکەین، بەو ینی ئەوە یەکێ لە هەنگاوەکانە، ئەوە یەکێ لە هەنگاوەکانەکە چی جیاوازە لەگەڵ ئەوەی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئەو کاتانەی کە قەیرانی دارایی لە ئەوج و لووتکەی خۆیان بوو. بەڵێ ئێستا ژینگەکە لەبارە بە حقیقەت بەڕ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە، ینی دەتوانین بڵێ ئێمە زۆر جیاوازیمانەیە لەگەڵ ساڵی 2015 و 14 و 16 کە وەزعێکی زۆر ناڕێک بوو بەخۆتان دەزانن لە هەموو ڕوویەکەوە. بە تایبەت گەشت و گوزار کاریگەری زۆری هەبوو لەسەر گەشت و گوزار، ڕووی سیاسی کاریگەری زۆر بەهێزی هەیە.
بۆیە تەوەقعی ئەوەمان هەیە کە ئێمە بە پاڵ پشتێکی زیاتر لە بۆ کەرتی تایبەت لە ڕێی بازارکردنێکی بەهێز لە سوۆشیال میدیا و لە کەناڵی تەلەڤیزیۆنی و ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو لە بۆ کۆمپانیا گەشتیاریەکان لە بۆ هێنانی گەشتیار و یارمەتیدانیان لە بۆ ئەمە بەستە ئەوانە هەمووی دەبنە پاڵپشت وە باشترکردنی خزمەت گوزاری جێگە گەشتیاریەکان کوالەتی خزمەت گوزاری گەشتیشمان بە تایبەت لەسەر ئەوە بەتاکید ئەوانە بەڵام بەر لەوەی لەسەرەوە قسە بکەین جنابتان مانگی دوو بوو ئەگەر هەڵە نەبم ئاماژەتان بەوەدا کە لە ماوەیەکی کەمدا لە 10 ڕۆژ ینی زیاتر لە 90,000 گەشتیار ڕووی لە هەرێمی کوردستان کردهبوو بیرمە پار ساڵ ئاماژەتان بەوەدا لە تا 20 مانگ هەر بە هەمان شێوە تقریبان 70 تا 80,000 گەشتیار هاتبوو تا کۆتایی مانگی ئازار مانگی سێ سەرود و 170,000 گەشتیار هاتبوو ئەگەر هەڵە نەبم ئەگەر هەڵم ڕاستم کەرەوە ئەم ساڵ تا ئەم ساتە چەند هاتووە و چاوەڕێکن بەس لە مانگەیە چەندی تر بێت ژمارەیەکی بردم لە بەردەستنی چووکە ژمارە بەخۆی کۆ دەکرێتەوە و کاتی شێ دەوێت لە بۆ کۆکردنەوە و ئێمەش لە لایەنی پەیوەندیدار وەری دەگرین لە بازگەکان و لە فڕۆکەخانە و لە خەڵەسونیرەکان وەری دەگرین دوای ئەوە دڵنیا دەبینەوە ئەو ژمانە ڕاست و دروستن کۆی دەکەینەوە لە لیژانی تایبەتمان هەیە لە پارێزگاکان دوایەوە لە دیوانی دەستەی گەشت گوزار دوایەوە ڕای دەگەینی بەڵام ئەوەی ئێمە تێبینی دەکەین ئەمساڵ زستانی ئەمساڵ بەهێزترین وەرز بووە لە مێژووی هەرێمی کوردستان زستانی کوردستان لە بواری گەشت گوزار ڕۆژ هەبووە ئەمساڵ پێشوازیمان لە ژمارەیەکی ئەوەندە زۆر کردووە تەنانەت لە هاوین زۆرتر بووە لە ڕۆژانی هاوین زۆرتر بووە ئەمە پێشتر کێشەیەکمان هەبوو دەمانەوەی بەس لە هاوین خەڵک دێ وەرزیانی هاوین زیاتر گەشتیاری وەرزی زیادی بەڵام ئێستا دەبینین لە زستان بە خۆشبەختانە ژمارەی زۆر گەشتیار دێ ینی لە هەموو کاتەکان دێن و ئەوەش بە ئیشێکی زۆر کرایە ینی بۆ نمونە کە بەفر دەباری لە هەرێمی کوردستان ئێمە خەڵکی بەسڕا و ناسری و بەغدادمان ئاگار دەکردەوە لە سوۆشیال میدیا بە ڕیکلامێکی زۆر تایبەت ینی ڕەنگە لە پاش 3 ساعات ئەوان ئاگایان لێبوو لە چیاکانی هەرێمی کوردستان بە تەکید ینی ئێمە کە بەفر دەباری تەمانەوە بە کۆنتاکتێکە لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکان لە ناوەند و خوار و عێراق ئێمە شتیان لە بۆ ڕەوان دەکەین ئەوانیش بڵاوی دەکەنەوە ئێمە بەردەوام ڕیکلام دەکەین لە بۆیان دەنینین ئەوان بڵاو دەکەنەوە و ئیشێ باش دەکەین لە بۆ ئەوەی دەمە ینی تۆ تەسەور کە من سەردانی جێگە گەشتیاریەکانم کرد لە زستان دەیانوت 5 بەرامبەر ژمارە زیادی کردووە لە ئەوەی پار ینی بۆ نمونە ئەگە تلیفریکی کۆڕک باز بکەین ڕەنگە بە 4 ساعات کەس سڕی نایە تا بڕاتە سەری بە 4 ساعت زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە ئەم تەسویقا ئەم بازارکردن و بازار گەرمیە بۆ ناوچە گەشتیاریەکانمان بۆ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانەتان کردیان بۆ ناوچەیەکی دیاری کراوە هەموو وەکو یەکە دوو جۆرە تەسویقمانە یەکە پارێزگا بە خۆی دەیکە تەنانەت هەندە شاریش هەیە بە خۆی دەکا و وەکو دەستش دەکەین بۆ هەموو هەرێمی کوردستان یعنی ئەمە لە دوو ڕوە و هەم بە هەمان شێوە ئەوانەی کە محتمل لە ناوەند و خۆڕی عێراق بۆ هێنانی گەشتیار ئەوانیش ئیش لە هەموو لەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان دەکەن بەڵام من بابەتێ بچووکیشم هەبوو لە ژمارەی گەشتیار گرنگتر ژمارەی شەوی مانەوەی گەشتیارە و داهاتی ئەو کە خەرجی دەکا گەشتیار بۆیە ئێمە ئێستا ئیش لەسەر نەوعیەت دەکەین زیاتر لەسەر ژمارە بۆیە ئەمە هەوڵ دەدەین ئێستا ئەوانەی کە دەمانەوە لە هەرێمی کوردستان و گەشتیار شنیە ژماریان چەندە کێشاوەیە جۆریان چیە و چەند جۆریان و شەوی مانەوەیان بۆیە ئێمە ئێستا اتفاقمان کردووە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان پێشتر 2 شەو دەمانەوە بۆ پار و پێرار بەڵام ئێستا هەوڵمان لەگەڵیان داوە بۆ 3 شەو بمێنێنەوە یاخود ئەگەر بێن بۆ هەولێر بچین بۆ سلێستانی سلێمانیش بکەن ئەگەر بێن بۆ سلێمانی سەردانی هەولێریش بکەن ئەگەر بێن بۆ هەولێر بۆ دووهۆکیش بامانشەوە ینی ئەوە وەستانەکەم بێگومان دێمەوە خزمەتتان دکتۆر پاڵۆ جەنابتان سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستانن ینی وەکو لە پێگە و لە سایتی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەزارەتی سامانە سروشتەکان بڵاو کراوەتەوە ئەڵێ پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستان بەهۆی 3 یاسا و بەڵگەنامە پاڵپشتی کرا دەکرێت و ڕێکخراوە یاسای پاراستن و چاککردنی ژینگە یاسای نەوت و غاز و هەروە گرێبەستەکانی بەرەمێنانی هاوبەش لە بەڵگەنامەکان کۆمپانیاکان پامەند دەکرێن بەوەی کە پێش دەستکردن بە هەر چالاکیەکی بازرگانیان پیشەسازی هەڵسەنگاندنی
ئێوە چۆن ئەمەتان ڕێخستووە و ئەگەر هەڵسەنگاندنێک بکەی بۆ ماوەی پێشەوەی جەنابتان ئەم پۆستە وەربگرن لەو ماوەیەشی کە نزیکی 6 مانگێکە ئێوە لەو پۆستەن چی کراوە و چی نەکراوە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە پێشەکی نەورۆستان پیرۆز بێت و هیوادارم نەورۆزی ئیمساڵ نەورۆزێکی ئارام و ئاسوودە بێت. من ڕاستێکی بۆ وەڵامی پرسیارەکەت ئەگەڕێمەوە بۆ دواتر من ڕاوێژکار بووم لە وەزارەتی سامانە سروشتیەکان لە 2012 تا 2010 مانگی هەشت چوومە ئەم پۆستەی ئێستاوە لەبەرەوە ئەو زانێرانی کە جەنابەت خستە ڕوو من خۆم ئیشم تیا کردووە لەو کاتەیە بەڵێ ئەو سێ بەڵگەنامەیە کە یاسای ژمارە هەشتی ژینگە با بڵێن یاسای 22 نەوتوگاز و پابندبوونی کۆمپانیەکانی نەوتوگاز بە ستاندردە جیهانیەکان و خۆیان ئێمە لەوێ بوون تیمێکمان هەبوو با بڵێن بەڕێبەراتی سەلامەتی و تەندروستی و ژینگە لەناو وزارەتی سامانە سروشتەکانە دروست کراوە ئەو کارمەندانی ئەوێ مەشقۆ ڕاهێنانێکی باشیان پێکراوە گەنجن توانایەکی زۆر تین و بۆ کارەکە مەشقۆ ڕاهێنەکان نانێکی باشیان پێکراوە و لەو ئاستەیان کە ئێستا ڕێخستنی بواری نەوت و گاز لە ڕوانگەی سەلامەتی و تەندروستیەوە ژینگە ئەکرێت لەوێ. ئێمە ئەوەی کە هەوڵماندا بە تایبەت چوار ئەو کاتە با بڵین چوار ڕێنماییمان ئامادە کرد دانەیەکیان سەرکەوتوانە لە وەقایعی کوردستانە بڵاو کرایەوە هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەیی با بڵین ئەو وەکو تعلیمات و ئرشادات بوو با بڵین ڕێنمایەکە پاڵپشت بە یاسای تەبان ژمارە هەشت بوو و یاسای 22 نەوتوگاز. ئەوانی تر یاسایەکەیە پێڵێن باڵێن لە کۆتایی پرۆسەی نەوتوگازە ئەبێ ئەو کۆمپانیایە جێگەکە چاک بکاتەوە شوێنەوارەکە جێنەهێڵێ بە و پیسە ئەبێت چاچی بکاتەوە بیگەڕێنەوە دۆخی پێشەوەی کە پرۆسەکەی کردووە. ئەو ڕێنمایشمان کاتی خۆی ئیشمان لەسەر کرد و نردمانە ئەنجومەنی وەزیران بە پێی تعلیماتی تازە ئەبێ ئەوان ڕزامەندی بدەن. دوانەکەی تریش لەسەر گواستنەوەی سوتەمەنی با بڵین بە تانکەر ئەوەی تریشان لەسەر ڕێخستنەوەی خاشاک لە بواری نەوتوگاز. باشە با لەسەر نەوت قسە بکەین ینی من بیرمام یان لە 2007 بوو یان لە 2010 بوو ئێوە لێدوانێکتاندا بوو سەبارەت بە پاڵاوگەنا یاساییەکان. ئەم پاڵاوگانە زیانێکی ئێجگار زۆر بە ژینگەی هەرێمی کوردستان و ژینگەی شارەکان ئەگەیێنن و من ناوەی پێشوو لە دهۆک بووم ئاماژە بەوە درا کە کار کراوە بۆی ڕێک بخرێتەوە ئەوانەدا بخرێن و هەندێکیان بمێنەوە بەڵام هەستەکرێت کارەکان ئەوەندەی من پرسیار و بەدەدا چۆنم کردووە زۆر خاو ئەڕوا و هەندێکشان تەنانەت لە ژێر ناوی کارگەی قیر و ئەم شتانە کاری دیکەشەکەن ئەمە بۆ تا ئێستا چارەسەر نەکرا. من بۆکو باگراوندێکی بچووک جەنابەت باست کرد لە 2006 جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و بە جەنابی بەشێک لە وەزیرەکان لە ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکان و پارێزگاکان و هەمووی دانیشی مناقەشەی مۆزوعە کرا بابەتەکەش خراە ڕوو زەرەر و زیانی ئەم پاڵاوگانە چییە و لە ناحیەی قانونیە و ئەمانە مۆڵەتیان هەیە یاننا بەداخەوە مۆڵەتیان نییە لە وزارەتی سامانە سروشتیەکانەوە نەخێر مۆڵەتیان نەدراوەتێ و وزارەتی سامانە سروشتیەکان سوتەمەنیشی هێڵن بمێننەوە کاتی خۆی داوایان لە ئێمە کرد کە تەسنیف بکرێ ئەو وزارەتە ئەو پاڵاوگانە لە وزارەتەوە ڕێنماییمان دەرکرد 21 ڕێنمایی لە بەڕێبەراتی سەلامەتی و تەندروستی ژینگە لە ناو وزارەتی سامانە سروشتیەکان دەرکرا ئەگەر بێت و ئەم کەرتە ڕێک بخرێتەوە. پاڵاوگەکان کران بە سێ بەشەوە ئەو پاڵاوگانەی کە ئەمێننەوە 28 دانە بوون لەسەر ئەساسی پابندبوونیان بە ژینگە و لەسەر ئەساسی توانای ئینتاجیان بەرهەمهێنانیان با بڵین و ئەوانی تر ئەوانە بوون ئەبوو لە ماوەی 6 مانگە طبعا ئەمە یەکەمیان بەشی یەکەمیان ئەبوایە ئیش لەسەرەوە بکرێت کە لە ماوەی 3 مانگە خۆیان ڕێک بخەنەوە و پابندبوونی ژینگە زیاتر بکەن و بەپێی ئەو ڕێنمایانە هەندێکیان کردویانە ما ئەوەی تر 6 مانگمان بۆ دانان کە ئەبێت دایخن ئەوەی کە لای ئێمە نەبوو ناوەکان ئەبووە دا بخرێ ئەوانش بەداخەوە لە 2000 نەخێر لە 2010 جارێکی تر کۆبووینەوە هەر بە ئەم بەڕێزانی کە باسم کرد قسەمان لەسەکرایەوە بوو ئەوە بوو لە مانگی هەشتا بە بڕیارێکی جەنابی سەرۆکی حکوومەت و بڕیاری ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز درا کە ئەمانە جارێکی تر
پیا بچینەوە ببوورە بەستەکەم لەوەیە لیژنەیەکی باڵا لە ناوخۆ وزارەتی ناوخۆ پێکێندا بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان بەڵام بەداخەوە ئەو لیژنەیە نەیتوانی هەتاکو ئێستا بگاتە ئەنجام. حزب تەداخل و دەستێوەردانی هەیە هەڵبەتە هۆی هەیە پاڵپشتی لەو کەسانە ئەکە نەگەر ئێمە ینی ڕاشکاو بین هەڵبەتە هۆی هەیە بێ پشت نییە کە دایناخن ئەبێ ئەو لیژنەیە ئەمە گەیشت بتوانێت وڵامی ئەمە گەیشتکەوە چەند ساڵار چارەسەر نەکراوە. بابەتێکی دیکە ینی لە هەولێر لە سلێمانی لە ناوچەکانی تانجەرۆ لە بازیان ینی لە هەولێر چەندین جێگە هەیە. ئەم جێگەیانە تەنانەت ینی لە تانجەرۆ ئەو پاشەڕۆیە کە هەندێکی پاشەڕۆی ژەهراویە سامە مەترسیدارە ئەو تێ تێکەڵاوی ئاوی بەنداوی دەربەندی خانە بێ ئەخورێتەوە دواتر ینی ئەمانە بۆ تا ئێستا نەتانتوانی وەڕێکی بخەنەوە یاخود کاریگەریتان هەبێ لەسەرەوەی بڵێن کاکە ئەمە مەترسیە بۆ سەرژینگە ئەو بڕۆ سەیری نانەکەلی و نەخۆشخانەی هیوا بکە بە ئاسانی بۆ دەرەکەوێت کە ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆ و سەرەکی پیسبوونی ژینگەمانە پیسبوونی سەرچاوەکانی ئاو و خواردن و خۆراک و هەموویەتی بۆ ئەمانە چارەسەر نەکراوە. زۆر سپاس بۆ پرسیارەکەت و ئەم کەیسە بە تایبەت من خۆم چوومەتە تانجەرۆ وێنەشم گرتووە و بردوومەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێش عەرزم کردو لە پرزنتەیشنیەکە بە بڕیاری هەموو لایەک و دوای ئەوە وەزارەتی شارەوانیش ئاگادار کراوەتەوە لەگەڵ جەنابی وەزیری شارەوانیشا دانیشتوم بۆ باسەکە بۆی ئیشی لێ بکرێ بەس بەداخەوە تاکو ئێستا ئیش نەکراوە. نەتیجە چی بوو ئەنجام تواناکان یەک ئێمە پێویستیمان بە ڕسایکلین فەسیڵەتی هەیە با بڵین ئەبێ مەحرەقە با بڵین سوتێنەر لە بڵاو بکرێتەوە بۆ ئەوی کرد بێ و ئەبێت لاندفیل با بڵین کە تەمری سەحی پێڵێ من ئەمێ بگەڕێمە بۆ یەکشت لە زانستی ژینگەیە هەرمی ژینگەیمانەیە پێڵین وەیست هایڕاکی لەوێ بە قۆناغ خاشاک مامڕی لەگەڵاکرێت یەک بە نەبوونی با بڵێن دروست نەکرێت بەس دروست هەرە بێت کەمکردنەوەی بەکارهێنانەوەی ڕیسایکلینی سوودوەرگرتن لە وزەی ئەو ئەنجا ئاخر قۆناغ بامڕێت تەمری سەحەیە دایە پۆشین کە بەداخەوە ئێمە لە آخر مەرحەلەوە دەستمان پێکردو نەچوین لە ئەوڵ مەرحەلەوە چونکە بە مەدروست نییە و بە شێوەیەک نییە کە بە زانستی هەنگاوی بۆ بندرێت هەتاکو ئێستا لەوانەیە کار کرابێ بەسکارەکان بەو شێوەی نەبوو کە لەو زۆر بە کورتی پێم خۆشیانی مەراخمە بزانم دوایەوەی تۆ پریزنتیشنە ئەو سێمینارەت بۆ ئەنجومەنی وەزیران خستە ڕوو باسی مەترسیەکانت کردیانی نەگەشتنە هیچ بڕیارێکە هەنگاوێکی خێرایی بۆ بنرێت. بڕیارەکە ئەوە بوو لەسەر فەرمانی بەڕێز سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت لەگەڵ وەزیری شارەوانی دانیشتم تاوتوێی شتەکە کرا هەتا پرزنتیشنێک بڕیار بوو کە ئەوانیش پرزنتیشنی خۆیان بکەن و من ئەوەی ئاگادار بم هەندێک شوێنیان دەستنیشان کردووە کە وەکو محەتات با بڵێن وێزگەن بۆ وەرگرتنی زبڵ و خاشاک لە شار و شارۆچکەکان پاشان ئەمانە ببنە شوێنێک بۆی بتوانن تەمرە سەحەیەکە با بڵێن بیخەنە ژێر خاکەوە بەس بەداخەوە ڕسایکلین عملی ڕسایکلینەکە تاکو ئێستا هیچی بۆ نەکراوە ڕاوەکەوەی شتێکی ئاسایی بێت و هیچ مەترسی نەبێت. کاک مەولەوی دوو پرسیاری کورتتر ئەەکەم و ئەچینە لای ئەو میوانە ئەزیزانە ئامادەکاریەکان بۆ هاتنی گەشتیاران لەسەر خاڵە سنووریەکانەوە لە ناوچەکانی لە شارەکانی عێراقەوە چی کراوە چه هەماهەنگیەکەیە چۆن هاوکاریانەکەن چۆن خۆتان ئامادەکردو بۆ پێشوازیکردنیان. من باسی ئەگەر نەورۆز بکەی یاخود کاتی بۆنەکان کە خەڵک گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان ئێستا دەتوانم بڵێم هەموو ڕۆژێکە پێشتریش ئاماژەم پێکرد هەموو ڕۆژێک گەشتیار لێرە بەدوات ڕەنگە لە کاتی بۆنەکان زیاتر بێ وایە لە کاتی بۆنەکان بە تەکی زیاتر دەبێت بەڵام بەگشتی بەردەوام بازگەکان ئیش دەکەن لە بۆ پێشوازی لە گەشتیار بەردەوام جێگە گەشتیارەکان پێشوازی لە گەشتیار دەکەن بەردەوام لە هەموو جێگەکان کە پێویستە ئیشی باش دەکرێت لە بۆ ئەوەی هەماهەنگ بین لەگەڵ گەشتیار و ئیشی باشیان لە بۆ بکەین ئێمە پەیوەندیە باشمان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت لایەنە ئەمنیەکان لە بۆ ئەوەی پێشوازیە باش لە گەشتیار بکرێت بەڵام بخۆت دەزانی ئیشی ئاسایشیش پاراستنی وڵاتە بە تەکیید هەندە لایەنی ئەمنیش دەپارێزن لە بۆ ئەو مەبەستە ڕەنگە هەندە حالەتیش تاخیربوونیشی تێدایە من پێ دەڵێم هەندە بازگەیە ڕەنگە هەندە ڕۆژ 20,000 کەس لە بازگەیەوە بێتە ژوورەوە بە تەکیید
قەڵەواڵغێ دروست دەبێ هەندا ینی مەسەران کێشە دروست دەبێت بەڵام بەگشتی شتەکان باشە ئامادەکاری باش کراوە هەموو جێگەکان ئامادەنە لە بۆ ئەوەی پێشوازی لە گەشتیار بکەن هەرێمی کوردستان دەتوانێت پێشوازی لە ژمارەیەکی باش گەشتیار بکە پێشتری ژمارەی زۆریشمان لە بۆ هاتووە هیچ کێشەمان لە بۆ دروست نەبووە و بەتەکیید من دەتوانم دڵنیات لە بۆ ئاستی ناوچە گەشتیاریەکانمان هی ئەوەن کە بۆ نمونە ئەم ساڵ پێشوازی لە 3 ملیۆن و 500,000 گەشتیار بکەن ینی جادە و ڕێگاوبانەکان بە چاوی خۆمانەی بینین لەو ئاستەیانی ینی بۆ شێوەیە نییە کە پێشوازی لێ بکەن شوێن هەیە کاک مەولەوی بۆ نمونە 1000 مێرد لە سلێمانی بڕاتە بێگەر بتەوێ سەردانی بکەیە بێ بە فڕۆکە دابەزی بۆی ینی جادەیەکی ڕێکپێک نیە بتباتە بەردەمی یادگاتەوە خۆی ڕێگەمبان ئەمە بەس نمونەیە شادەماری سەرەکیە لە بۆ هاتوچۆی گەشتیار بەڵام توش لەبیر نەکەی مۆزوعیتریش هەیە لە هاتنی گەشتیار مەرجنیە گەشتیار سەردانی خۆی زۆر گرنگە بڕوا بۆ جێگە گەشتیارەکان مەبەستیشیانە بچن بۆ جێگە گەشتیارەکان بەڵام زۆر گەشتیاریش هەیە مەرجنیە بڕۆ بۆ جێگە گەشتیارەکان بەڵام ئەرکیەوە نییە کە شوێنەوارەکانی کوردستان و ناوچانە یعنی مەسەن بۆ نمونە گەشت گوزاری شار هەیە ینی خەڵکی هەیە 3 ڕۆژ بەس لە ناو هەولێر دەمێنێ ینی چالاکیەکانی ناو هەولێر دەبینێت تەنانەت ڕەنگە لە بۆ گەشتیاری تەندروستیە لە بۆ هۆی جۆری جیاوازە ینی ینی کۆمە سەردانیش بە گەشتیار حسابە من دووبارە دەکەمەوە لێرە پێناسەی گەشتیارە ئەوەیە کە هەر کەسێ دیە لە بۆ دەڕا بۆ جێگەیەتر گەشت دەکا بەڵام لە بۆ جێگەی دەرەوەی جێگەی ڕاهاتووی خۆی لە ماوەی 24 ساعت زیاتر دەمێنێەوە ساڵێک کەمتر دەمێنێ لەگەڵ ئەوەی کە کرێە یاخود مثلەن خازان جێوەەر ناگرێت لە جێگەی مەبەست کە سەردانی دەکات ینی بۆ نمونە ئیشی کرێکاری بێ یاخود مثلەن مامۆستایە زان کۆ بێ ئیشی استشاری بکە ئەوانەی تر ئەگەر سەردان بێ ئەگەر نەخۆش بێ ئەگەر شتی هەمووی بە گەشتیار حسابە بۆیە ئەم پێناسە ئێمە دامانەنەوە ئەوە لە دنیا دانراوە لایەن ڕێکخراوی گەشتگوزاری جیهانی دانراوە کە هەموو جیهان پەیڕەوی دەکات ڕێکلامەکان بای ئەوەیە بۆ ناوچە ئاینیەکانمان بۆ ئەوی پێوترێ مەزارەکان بۆ نەخۆشخانەکانمان بۆ پزیشکەکانمان بۆ شوێنەوارەکانمان بۆ ناوچە گەشتیارێکەکەمە بای ئەوەیە کە هەمووی لە یەک ئاستا ڕێکلامی بۆ بکرێ بۆەوەی هەر یەکەو بۆ مەبەستێک بێت بەڵام لە نەتیجەی وەکو خۆت وتت زیاتر لە 24 کاتژمێر کەمتر لە ساڵێک باوەڕ بکە لە 130 گەشتیاری زستانە ئێستا دێن بۆ هەولێر و سلێمانی و بەتایبەت هەولێر و سلێمانی لە بۆ مەبەستی گەشتیاری تەندروستیە من بۆ خۆم ئاگام لێە و دەمانەوێت ئەوەش فراوانتر بکەین بۆ نمونە مانگی داهاتوو ئێمە کۆبنەوەیکی فراوانمان هەیە لە نێوان خستەخانە ئەهلیەکان لەگەڵ خاوەن کۆمپانیەکان لە بۆ ئەوەی هاوبەشی لە نێوانیان دروست بکەین لە بۆ هێنانی گروپاتی گەشتیاری چی دەتوانن ئەوانە پێشکەشکەن ئەو مستەشفیانە لە بۆ ئەو گروپە گەشتیارانە لە بۆ ئەوەی بیان هێنن لە بۆ هەرێمی کوردستان و ئیش بکردن لە بۆ ئەوەی ژمارەکان زیاتر بکرێت تەمان دەبێت ئۆفرێ تایبەتیان هەیە بشتێ وا بکرێ کە ئەو کابرای ناچار بێ بە گروپی گەشتیاری بێ لە بۆ ئەوەی بێ خزمەتێکی تەندروستی لە هەرێمی کوردستان بکرێت بۆ نمونە ئەوەی تەندروستی بەڵام ئێمە ناشارینەوە هەرێمی کوردستان بەخۆی لە ڕووی سروشتەوە جوانە بە تاکید ینی زۆری جەختەکە زۆر سروش بێ نەتۆ بێنی بۆ نەخۆشخانە ئێمە دەبێت لەسەر هەمووی ئیش بکەین ئەمە دەبێت لەسەر هەمووی ئیش بکەین ینی ناکری ئێمە شتی ئیمال بکەین بۆ بەوەیە کە تو پێ دەڵێم چواروەرزە بە سروش دروست نابێ دەبێت بە هەموو بە کۆنفرانسا دروست بێ گەشت و گوزاری کۆنفرانسە گەشت و گوزاری هەموو جۆرەکان تەندروستیە وەرزشیە جۆرەکانی زۆرە بۆ قسەی زیاتریشی لەسەرەکەین دکتۆرەڵۆ ئێستای تر وەکو کاکمەلۆیش ئاماژەی پێدایتر وردە لەناو وەرزی گەشت و گەڕان و سەیرانین ژینگەی سەیرانگەکانی ئێمە و هۆشیاری تاکەکانمان تا چەندە لە یەک ئاستە پێ بەپێی یەکتر ڕۆیشتون یاخۆ ژینگەی سەیرانگەکانمان فعلەن ژینگەیەکی دروست نییە ڕاستە من پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری جەنابەت بدەمەوە ئەمێ یەک تێبینی بچوو باس بکەم زۆر کەس و زۆربەی خەڵک با بڵێن ئەو تێبینیان هەیە کە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بەرپرسە بۆ نمونە لە دروستکردنی معمەل ڕسایکلن لە تەمری سەحی لە با بڵین لە مەحرەقە نەخێر ئێمە بەرپرس نین ئێمە دەستگایەکی ڕقابین تەنفیزی نین ئێمە چاودێرین ئەبێت چاودێر بین بەسەر ئیش و کارەکانی پەیوەندیدارن بە ژینگەوە لەسەر هەموو دام و دەستگاکانی حکوومەت و لەسەر کەرتی تایبەتیش وارکیەوە نییە کە کەرتی تایبەت و کەرتی
حکومی و میری و گشتیش ئاگادار بکەنەوە لە مەترسیەکان بالضبط ئەمە کارەکە ئێمە چاودێریەکەین و ئاگاداری ئەمەتان کردووە قوربان کراوە و لە ئایندە ئێمە لە ئێستا لە داڕشتنی استراتیجیەتێکی تازە و گشتگرتین بۆ دەستەی ژینگە کە هەموو بوارەکان ئاو خاک هەوا خاشاک ئیتر هەمووی مامەڵی ژینگەی دەنگیش بەڵیدە ئەهلیەکان ژینگەی ئەمەش نابێت لە پێش ژینگەی ڕەنگی با بڵێن تەلەوث البەسەری هەیە بەڵێ تەلەوث البەسەری هەیە و ژینگەی یعنی هەمووی ئەمانە ئەبینرێت و ئێمە ئیشی وا ئیشی لەسەرەکەین و فەرمانگەی هونەریمان هەیە فەرمانگەی وشاریمان هەیە ئەم فەرمانگانش هەموو بەشیان هەیە لە فەرمانگەی پارێزگاکان بۆ ئەو ئەنجامدانی ئەو کار و ئەو ستراتیجیەتە ئەگەر ئەمە بۆ پرسیارەکەی جەنابەت خۆشحاڵانە ئێمە نەورۆز چەند ڕۆژێکی تر دەست پێکات و ئەو کاتەی ئەم بەرنامەیە پەخشەبێ ئیتر 21 مانگە ڕۆژی دواتر کوردستان کە سەوزە بێ بەڕاستی سەوزەکەی تایبەتە زۆر جوانە بێ بەتابەت ئیمساڵ تەڕووپاراو بووە و هیوادارم تۆزێ زیاتر بخیانێ بەهارەکەمان لە بەهارەکانی تر ئێمە ئامۆژگاری هاوڵاتیانەکەین کە وەک ئەوەنەی بەخۆشیە و بە تامەزرۆوە ئەچن بۆ سەیران واش بکەن کە ئەو ژینگەی کە تیادانیشن بیپارێزن ئەرکی کێیە کە بۆ نمونە ئەوانەی تایبەتە نازانم بە کیسە خۆڵ و بەڕێنمایی بە زمانە جیاوازەکان بدا بەو گەشتیارانە ئەرکی ئێوە نییە ئەم پرسیارە لە کاک مەولەوی لەوانەیە زیاتر بکرێت چکە ئەوان ئەتوانن ئەو شوێنەی گەشتیارانیانە با بڵین خەدەماتی بۆ پیا بکەن بۆ دابنێن بۆ نمونە تەوالێتە دەست شۆرە ئێوە بۆ نەتانتوانیوە شۆڕ بنەوە بۆ ئاستی چاک بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بە ژینگە چکە ئەگەر ژینگەی کوردستان هەنگاوێک بچێتە پێشەوە بێ بە دەستکەوت بۆ ئێوە و ئەگەر خراپیش بێت هەر بەرپرسیارەتی بۆ ئێوە نەنا ڕاستە ئێمە کارمان لەسەر کردووە وەکو باسم کرد کەم و زۆر کراوە و پێشتر بە ئیشی باش کراوە بەس بەداخەوە لەبەر وەزع مادیەکە با بڵین تۆزێک زەحمت بووە بەس بە هەر حاڵ ئێمە لەوەیان ئێستا بزانم لە ڕووی مادیەوە هیچ ناکەوێت ئێوە ئەگەر بۆ نمونە بتوانن تاکۆشیار بکەنەوە ئەمە چ ڕەبتێکی بە دۆخی ئابوووریەوە ڕەبتەکەی هەیە من بە جەناب دەڵێم من ئێستا لە کەناڵەکەی جەنابەت داواکەم ڕۆژی 21 مانگ کلیپی ژینگەیم حازرە جەنابەت بۆم بڵاوەکەیتەوە بێگومان بڵاوەکرێت ئەوەی پێی بوترێ PSA خزمەت بانگەوازی خزمەت گوزاری گشتی بەبێ بەرامبەر بڵاوەکرێتەوە لە تەواوی کەناڵەکانەوە لێ ناگەدار لێرەشەوە داوات لێکم ئەگەر بتوانی و هەموو کەناڵەکانی تریش ئەگەر بتوانن ئێمە هەفتەیەکمان داناوە لە ڕۆژی ژینگە کە ئەکوێتە 16 چواری 2019 بەڵامە بێ ئەوەش کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ کەناڵەکانە ینی دەمەزە بکەنەوە و تازەی بکەنەوە ئەمانێ ئاگاداری کەناڵەکان بکەینەوە کە لە چواردەی مانگەوە تا هەژدەی مانگ ئێمە هەفتەی ژینگەڕ ئەگەێنین و پێویستیمان بە هاوکاری ئێوەیە بۆی بتوانین یارمەتی دەرمان بن کە لە کەناڵەکانی خۆتانەوە بتوانین ئەو کلیپە ژینگەیانی ئێمە ئامادەمان کردووە زۆر زۆر سپاس دکتۆر هەڵۆ بەر لەوەی بچمە لای میوانەکانم بینەرانی ئەزیز ئێمە ئینفۆگرافیکێکمان بۆ ئامادە کردوون سەبارەت بە گەشت و ژینگە کۆمەڵێک زانیاری گرنگی تێدایە بۆی ئێوە بیزانن و دواتر بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەو مادە و پاشەڕۆیانە ئەکەن فەرمون ببینن. گەشت و ژینگە لە بەرامبەر شیبوونەوەی یەک بوتڵی پلاستیکی ئاو لە سەرزەوی پێویستی بە 450 ساڵ هەیە. لە بەرامبەر شیبوونەوەی یەک بوتڵی شوشە پێویستی بە 400 ساڵ هەیە. لە بەرامبەر شیبوونەوەی یەک کیسی نایلۆنی پێویستی بە 10 بۆ 20 ساڵ هەیە. لە بەرامبەر شیبوونەوەی یەک دایبی منداڵان پێویستی بە 50 بۆ 100 ساڵ هەیە. لە بەرامبەر قوتوویەکی ئەلمینیۆمی خواردنەوە گازیەکان پێویستی بە 200 ساڵ هەیە بۆ شیبوونەوە. لە بەرامبەر شیبوونەوەی بۆکسێکی کارتۆن پێویستی بە 2 مانگ هەیە. لە بەرامبەر شیبوونەوەی خۆراکی فرێدراو بۆ نمونە پاشماوەی سێوێک پێویستی بە 2 مانگ هەیە. بەڵێ ئەزیزانم ئەوەی بینیتان ئینفۆگرافیکێک بوو منە چمە لای میوانەکانم ئەوانیش کۆمەڵێک پرسیاری خۆیانیان هەیە دواتریش بەرنامەکەمان بێگومان بە وەڵامدانەوەی پرسیارەکان بەردەوامە بێت. بەڵێ ڕۆژگار خان
لە ڕۆژگارخانەوە دەست پێ ئەەکەین. ئێمە و کوڕێکخراوی ڕۆژگاری کورد و کوڕێکخراوەکان بەگشتی قسە دەکەم بە تا قسە ناکەم چەندین پرۆژەمان کردووە بۆ پاراستنی ژینگە تا ئێستا بەڵام ئەوەی کە دەیبینین تا ئێستا هیچ هەماهەنگیەک لە نێوان دەستگای حکومیەکان و لە نێوان ڕێکخراوە مەدەنیەکان نییە. بۆ نمونە ئێمە وەکو تۆری پاراستنی نیشتیمان ئێستا ستارتی پرۆژەیەکمان کردیە کە تاکە پرۆژەیە لە کوردستان 2 مانگ بەردەوام دەبێت. ئەو پرۆژە بۆ پرۆژێکی خزمەتگوزاری ژینگەیە، نەمامچاندنە، پرۆژەیە سیمیناری علمیە لە زانکۆکان، طبعاً تەوزیعکردنی کیس و ئەو شتانەیە پرۆژەکە 2 مانگ بەردەوام دەبێت. ئایا ئێوە چۆن دەتوانن هاوکارمان بن لەو پرۆژە؟ دەستخۆش گەیشتە چینە لای کاک هەژار ماهر بەڕێوەبەری ڕێکخراوی وار بۆ پاراستنی ژینگە لە دەڤەری سۆران و باڵەکایەتی فەرموو. بەناوی خۆی گەورە مێرەبان منیش بەناوی خۆم دڵخۆشم کە لێرە من لە بەڕێز یەکەم جار لە سەرۆکی دەستە گەشت گوزار کاک مەولەوی دەپرسم 180 ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێر لە دەڤەری سووران بۆچی هەتا ئێستا نەتوانە ئەو داهاتەوە و پێویست لەو ناوچەوە بەکار بهێنرێتەوە. واتە دەڤەری سووران بە هەر چار قەزەوە پارکێکی گشتی لێنێ، واتە پارکێکی تەنێ کەرتی تایبەتەوەی پارکی گوڵانە لە ناو سووران. واتە ئەم شوینە گەشتیاریەکانیشی خزمەتگوزاریەکانی وەکو پێویست نین. یاخود ئایا دەستای گەشت گوزار چی کردووە کە وەبەرهێنانی زیاتری کەرتی تایبەت بۆ ئەم ناوچە گەشتیارە نەبگەنرێتەوە؟ خواستانەکەم کاک هەژار کاک دەشتی منتق ڕێکخراوی ئاڤیار بۆ هۆشیاری ژینگە بۆچی کیسی نالۆن و قاپی سەفەری سنووردار ناکرێت لە ڕێگەی سنوورەکانەوە و ئەمەش زیارێکی زۆر بە ژینگەی هەرێمی کوردستانی گەیاندووە کە لای هەموو ڕوون و ئاشکرایە. و پرسیارێکی دیکەشم ئەگەر هاتوو کارگەی ڕیساکلین لە هەولێر و لە شار و شارسوکانی کوردستان کەی دروست دەکرێت کاک دکتۆر هەڵۆ ئەگەر وەڵامی ئەو پرسیاران بداتەوە و لە شاری هەولێر وەڵامی پرسیارەکان بدەنەوە چکە ئەگەر پرسیاری زۆر بێ کاتیەوەمان نابێ وەڵام بدەینەوە هاوڕێکانیشت بۆی قسە بکەن. پرسیارەکەی من ئاراستەی جنابی کاک مەولەوی دەبێت. ئایا ئێوە لە بەرنامەی گەشت و گوزاریتان بەرنامەی ئەوەتان هەیە کە شوێنەوارە گرنگەکانی کوردستان ئەوانەی کە بە ساخی ماونەتەوە ببنە بە شوێنی گەشت و گوزاری میوانەکان سەردانیان بکەن؟ ئەگەر بەرنامەی ئەوە هەیە ئەتوان بزانم چه شوێنەوارێکتان هەڵبژاردووە مەرجەکانتان چی بوو بۆ هەڵبژاردننی شوێنەکان. پرسیاری کۆتایی من ئەمەیە کە ئایا بەشێک لا دەهاتی گەشت و گۆزاری ئەمساڵ تارخان دەکرێت بۆ نۆژانکردنەوەی یان زیاتر پاراستنی شوێنەوارەکانی کوردستان بۆ ئەوەی لە ساڵی داهاتوو بتوانانی شوێنەوارەکانی زیاتر بە خەڵکانی بیانی بناسێنین؟ بەڵێ زۆر سپاس. ساراخان ئەچمە لای دکتۆر یونس ئەنوەر سەرۆکی ڕێکخراوی ئەرین بۆ سروشت پارێزی گیان لە بەرانوارەوە ئەوەی ساراخانیشم بیر نەچێتەوە سەرۆکی ڕێکخراوی کەونار بۆ پاراستنی شوێنەوار و کەلەپور فەرموو. زۆر سپاس. ئێمەش وەکو ڕێکخراوی ئەرین طبعاً بابەتەکە لەبەرەوەی لەسەر ژینگە و گەشت و گوزارە ئێمە وەکو ڕێکخراوی ئەرین تێبینیمان هەیە و پێشنیاریشمان هەیە. بۆ نمونە لەسەر ئاژەڵ ئاژەڵی چێویمان هەیە و ئاژەڵی ماڵیمان هەیە و ئاژەڵانی کە لە ناو شار دەژین و ئاژەڵی چێویشمان هەیە. بە حقیقەت ئێستا کاک مەولەوی وەکو سەرۆکی دەستەی شارەوانی و گەشت و گوزار بەس باسی لە شوێنەکان دەکات. بۆ نمونە شوێنی گەشتەواری، بۆ نمونە وەکو ئاو، شوێنی خۆش و دار و ئەو شتانە. بەڵام ئایا بیریان لەوە کردوتەوە ئایا پێویست ناکە باخچەیەکی ئاژەڵانی گەورە هەبێتن خەڵک گەشتیار دێ بێ سەردانی بکاتن وەکو گەشتیار؟ من داوا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرماندەی پێشمەرگەی ژینگە بۆ پاراستنی ژینگە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی پارێزگاری لە ئاژەڵی چێوی بکرێت چکە زۆر ئاژەڵ هەیە زۆر دەگمەنە خەریکە بەرەو لە ناوچوون دەچێت. سپاس دەکەم دکتۆر. یەک نقطەی تکەش هەیە حقیقەتەن زۆر بە سندوقی ژینگەیی هەیە. بەڕێز کاک دکتۆر بەڕێز کاک دکتۆر لەوە دووە دەڵێ ئیش دەکەم و من ساحێبی هەڵگری ئەو پەیامانە دەم کە ئێوە بە من دەبەخشن. سندوقی ژینگەی هەیە بڕەنگە بەڕێزیان لە نزیک و ئاگاداربی. سندوقی ژینگەی داهاتەشی گەلک زۆری هەیە، داهاتەشی زۆری هەیە لە بەناوکردنی سیارە و لە مەسفا. ئایا ئەوە دەتوانێت دەستپێکەکان بگەین؟ دکتۆر هەڵۆ لەوێەوە دەست پێ بکەین. ئەو سندوقی ژینگەیی کە بە تایبەتەوەی لە هاتوچۆیە وڵاتیانە پرسنەڵێ و پارێمان لێوەرەگیری نازای نەخرێتە خزمەتی چێ و چی لێدە و پارەیە. وەڵام سپاسی دکتۆری نیستەکەم بۆ ئەم پرسیارە هەت جەمنای بشیت سپاس ئەرێکاکە چی لێدێ؟ من خۆشم ئەو پرسیارەکەم بەڕاست تۆش نازانی و پارێ چی لێدێت؟ پێتەڵم بە یاسای ژمارە 8 ساڵی 2008
مادەیدا بڕگەی سێ کە ئەڵێ هەرچی ڕسومات و باجی و ژینگەیی هەیە کۆ ئەکرێتەوە لە ناو سندوقێکا سندوقی ژینگە ناچێتە خزمەتی ژینگەوە بەس مساعدەم بکەی کە سەرۆکی دەستە بۆی هەیە لە خزمەتی ژینگەیە بەکاری بێنێ بەس بەداخەوە ئێمە ئەو پار و باجانەی کە وەرەگیریە تاکو ئێستا ئەنێردێتەوە بۆ وزارەتی دارایی لای ئەوانە و ئەمی کە جەنابیشت باست کرد کە لە خاوەن ئۆتۆمبیلەکان وەرەگیریەکە سەنووی سیارەکان تازاکەنەوە ئەوەش ئەچێتەوە خەزێنەی دەوڵەت و بەشێکی با بڵێن لە 120 ئەو پارەیە ئەدرێ بە هاتوچۆ بەڕێبەتی هاتوچۆ کە ئیشەکەی ئەوەندەی تو ئاگەدارێتە خزمەتی ژینگەوە یان نەخێر تاکو ئێستا ئێمە توانای دینارێکمان نەبوو کە لە پرۆژەکانی ژینگا بەکاری بێنین بەڵێ هیوادارین بزانینەوە پارەیە بۆ کوێچێت بۆی ینی هەردووکتان قسە بکەن سەبارەت بە من پرسیارەکانی دکتۆر یونس یانی ئەوەی ئاژەڵەکان و باخچەی ئاژەڵانی کاریگەری زۆر گەورە هەیە لە هەولێر لە بواری جێبەجێکردنە و ئینشاءڵە لە ماوەیەکی نزیک دەکرێتەوە و ئەوەش کاریگەری زۆری دەبێت لە سەر ڕاکێشانی گەشتیار تۆ باسی ئەوەت کرد من بەس باسی ئەوەم نەکرد بەعکسەوە من هەر نفسی ڕێی تۆم باسکەوتم مەرج نییە هەر باسی جێگەی گەشتیاریکەین لە شارەکانیش گەشت گوزاری شارێک گرنگە بۆ نمونە ئەگەر چالاکی جۆرە جێدۆتە بێ کە خەڵک سەردانی کە گەشتیاری سەردانی بکە ئەو باخچەی ئاژەڵانی هەولێرکەی بەڕووی خەڵکاکرێتەوە ئەوە ماوەی پێشوو بەهۆی هۆکاری وەزعی دارایی و بەرهێنەکە بڕک ئەوە نەبوو بەڵام ئێستا ئیشی باشی تێدەکا و هیوادارم لە ئایندێکی نزیک بکرێتەوە قوڵمان وەرگرتووە ینی لە ئیشەکە لە بواری کۆتایی ئینشاءڵە دەکرێتەوە لە ساراخان پرسیاریەوەی کراڵە شوێنەوارەکان کەی ئەکرێن بە شوێنی گەشت و گوزاری وەکو دەستەی گەشت و گوزار بە تاکید بەرەبەراتی گشتی شوێنەوار هەر بەرەبەراتێکی سەر بە دەستەیە ئەمە لە داهاتی گەشتیاری کە 170 ڕسوماتی خۆمان لە بۆ خۆمان دەگەڕێتەوە ئێمە هەندێکی تەرخان دەکەین لە بۆ ئەوەی لە بۆ نۆژنکردنەوەی جێگە شوێنەوەی ساراخان ئاماژەی پێدا بۆ ئەوە لە سەدا چەند یەگەڕێتەوە داهاتی ڕسوماتی گەشتیاری 170 دەگەڕێتەوە لە بۆ ئێمە دەتوانین ئیشی لەسەرکەین لە بۆ خزمەت گوزاری جێگە گەشتیارێکەوە هەر پرۆژێکیش کە پێیوەست بێت بەو بوارە بۆ نمونە لە بۆواری شوێنەوار ماوەی 2 ساڵی ڕابردوو چەندین پرۆژەمان ئەنجامدا و دەتوانین ئەم ساڵی چەندین پرۆژەمان لە بەردەستە بتوانین جێبەجێ بکەین بەڵام ئەوە هەر کەمە چونکە ئەسڵەن بەخۆی بودجەکە لە بۆ گەشت و گوزار کەمە شوێنەوار دنیا لەگەڵ جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار لەگەڵ وەزیری ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەواری عێراق دانیشتین بودجەیەک هەیە تەرخان کراوە هیوادارین بتوانین لە بۆ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دووهەکوەری بگرین لە بۆ ئەوەی بتوانین هەڵابجا لە بۆی بتوانین نەوژەنکردنەوەی شوێنەوارەکانی پێ ئەنجام بدەین و وعدێ باشمان وەرگرتووە ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیک بتوانین ئەو ئیشە ئەنجام بدەین و بابەتی هاوکاری ڕێکخراوە ژینگەیەکان ئێمە ئەوەی لە توانامان هەبووە درێغیمان نەکردووە ئێوە هەماهەنگیتان هەماهەنگی باش دەستەی ژینگە و دەستەی هەماهەنگیتان لە ئاستێکدایە لە ماوەی ڕابردوو هەماهەنگی باشمان هەبووە ئیشی هاوبەشمان کردووە و ئێمەش بخۆمان وەکو دەستەی گەشت و گوزار یەکێ لە تەوەرە ئستراتیژیەتەکان کە نۆت تەوەرەیەکێکیان بواری ژینگەییە کە ئێمە بەشی تایبەتمان هەیە بەو بوارە و ئیشی باشیش دەکەین لە بوارە و ئەوانەی کە ئێمە خەڵاتێکمان هەیە بە ناو خاڵاتی جۆری واتە کوالیتی ئۆرد دەدەنێ جێگە گەشتیارەکان یەکێ لە معایرە هەرە گرنگەکانی ئەو خەڵاتە ئەوەیە کە ڕێنمایی ژینگەیی جێبەجێ بکات طبعاً ئەوە بە هاوکاری دەستخۆشی لەوان دەکەین دەستەی ژینگە کە کات خۆی هەندە ڕێنمایی باشیاندا ئێمە تا وەکۆیمە بتوانین داخلی بکەین لە ئیشەکانی خۆمان لەگەڵ ئەوەش ئێمە پرۆژەیەکمان لە بەردەستە و هەموو شتەکانمان ئامادە کردووە لە بۆ ئەوەی پرۆژەی گەشتیاری دۆستی ژینگە هەڵبژێرین ینی خەڵاتێکی تایبەتی بکەین ساڵانە سپاسانەکەم پرۆژەیەک هەڵدەبژێرین کە ئەوە ئەو جێگەیە ئەو مەرفەقە سیاحیە وا دەکا کە ناوی لێنین بنکەی گەشتیاری دۆستی ژینگە سپاسانەکەم بەڵێ کاک دکتۆر کاک دەشتی پرسیاری ئەوەی کرد زیاتر پرسیارەکانی لە بواری بەشێکی پرسیارەکانی لە بواری لایلۆن و پلاستیک و کارگەی ریسایکلین پێم وابێت تا ڕادەیەک پەیوەستن بەیەکەوە ئەگەر زۆر بە کورتی وەڵامێکیەوەشم بۆ ئێمە لە ئێستا با بڵێن وەکو باسم کرد پێش پرۆژەی پلاستیکە پرۆژەی دوو هەممان وا خەریکە تەواوە بێ ئەویش ئەنێرین بۆ ئەنجومەنی وەزیران لەسەر
پلاستیک باگس با بڵێن علاگەی کیسەی ئەوە لە هەموو دنیای ئێستا کەمپین ئەمە- بڕێوە چە کەناڵە گەورەکانی دنیا پاڵپشی لێوەکەن کە خەڵک دوور بکەوێتەوە لە بەڵێ. بەکارێن تەنانەت ڕیکلام هەیە کراوە ئەڵێ ئەگەر تۆ کێکێک ئەخرێتە ناو باگێک لە شتێکی کیسەیەکی بچکۆلی پلاستیکیەوە ڕەنگە 30 سانیە لەوە بێ هەر لە سەرتاوە بەکاری مەهێنە ئەڵێ تۆ ئەمە- فڕی ئەمە- ئەدەی لە ماوەیەکی کەمە دوای ئەوە ئاچێت ئەوە پرۆژەکەمان کێشەیەکی ئامادە گەورەیە. کردووە وەکو باسم کرد لە کۆتاییە تقریبان بەتەمان بیدن بە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی بتوانین کاری لەسەر بکرێ وەزارەتی معنی و ئێمەش با بڵێن ئیشی لەسەر بکەین باشە. بە چەند قۆناغێکە ئەڕات کە کەمکردنەوە بێت دوای پارەی بخرێتە سەر دواییش وەکو نمونەی چەندین وڵاتی دراوسێمان و وڵاتی با بڵێن وڵاتەکانی تریش کە هەر بێکجاری نەمێنێت ئێمە بە قۆناغ کردومانەوە باشە کاکەژار پرسیاریەوەی ئاراسی جەنابتان کە دەڵێ بۆچی دەستەی ژینگە لە دابەشنەکردنی سوتەمەنی نەهاتوۆتە دەنگ چکامە کاری ینی من لە دووهۆک بووم لە ئامێدیەوە پرسیار کراوە لە زاخۆ پرسیار کراوە لە سۆران هەمان شت هەبووە کە هاوڵاتیان کە تۆ سوتەمەنی بەسەردا دابش ناکەی ناچارە بۆ ئەوی خۆی گەرم کاتەوە پەناب باتە بەر داربڕنیش لە هەموو دنیاداهەیە بەڵام بە شێوەیەکی زانستی نەک بگەی بە هەردارێک بیبڕیتەوە ئەمە بۆچی تەنانەت قسەیەکش لەسەر پۆلیسی ژینگە و دارستان بکەین لە ماوەی شەڕی نەگریسی داعشدا ئەوان چوونە بەرەکانی جەنگ ئیشە سەرەکیەکەی خۆیانیان بەجێش بەڵام خۆی ئێستا سوپاس بۆخوا داعش نەماوە کە پێشمەرگە لە شەڕدابێت لەگەڵیان ینی تا ڕادەیەکی زۆر باش بۆ ناگەڕێنەوە شوێنی خۆیان بەشێک گەڕاوەتەوە ئیشەکەن بەس ئەوەندەی من ئەتوانم بیڵێم کە ئیش کراوە بۆ ئەوە ئێمە نووسراومان ئاراستەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز کردووە کە ئەم دیاردەیە هەیە دار ئەبردرێتەوە و بتوانین لە پێش ئەوەی کە با بڵێن دەست کرێ با بڵێن وەرزی زستان دەست پێ بکات پێش ئەوە ئەم ساڵی شتێپەڕی بەڵ ئێمە کردومانە ئێمە ئەتوانم من نووسراوەکەشتان پیشان بەڵام ئەنجامی ئێمە جوابمان نەبوو بەداخەوە جواب نەدراون نەخێر کاک مەولەوی کاکە هەژار پرسیاریەوەی کرێڵە لە سەدا هەشتای ناوچە گەشتیارەکانی هەولێر لە سنووری سۆران و دەڤەری باڵەکایەتیە بەڵام ئەمە وەکو پێویست نەخراوەتەوە خزمەتی شەقام و ڕێگاوبانەکان ئەوەی من بینیومە نەخراوەتە خزمەتی ناوچە گەشتیاریەکان تەنانەت ئاماژەی بە پارکێکیشدا ئەو پارکەش هێشتا لە ئاستی ستانداردەکانی شانیە ئەوە ئەگەر لە ناو شار بێ ئەوە ڕەنگە ینی بڵێم ینی لە پلانی ئێمە نییە پارکردنە لە ناو شار لە ئیشی ئێمە نیە بەڕاستی وەکو گەشت و گوزار بەڵام وەکو گشتی دەڤەری سۆران بە ڕواندز و چۆمان و مێرگە سوور و هەمووی ئێمە گرنگی تایبەتمان داوە بە چوار قامقامیەتە بە حقیقت تەنانەت لە ماستەرە پلانی گەشتیاری سەتاسی پرۆژەکانی هەرێمی کوردستان لەو دەبەرێ سەتاسی پرۆژەی هەرێمی کوردستان لەو چوار یعنی شکۆیمان دەرکمان بەوەی کردیە کە ئەو چوار جێگەیە گرنگترین جێگەنە لە هەرێمی کوردستان لە بواری گەشت و گوزار بەڵام کە تۆ باسی ڕێگەوبان دەکەی من ئەوەی بزانم لە پلانی وەزارەتی ئاوادانکردنەوە و پارێزگای هەولێریش کە جادەکان هەمووی ڕێک بخرێ بە شێوازیە باشتر بکرێت تاوەکو دەگاتە هاجۆمنان بەڵام بەداخەوە بخۆتان دەزانە ئەوەزعیاتە سەر هەرێمی کوردستان ئێمە پرۆژەی تۆنێلی هەولێر لە هەولێر بڵین شەقلاوە پیرما خۆ دەبایە پێش 3 ساڵە تاوە نام 2 ساڵە تاوە بە بەهۆی هۆکاری دارایی بڕیار پێش نەورۆز بکرێتەوە بەستم ئەوانە هەموو هۆکار بوونە بەڵام ئێمە ئەو دەڤەرە زۆر ئێتیمامیان پێداوە زۆر ئیشمان لەسەری کردووە تەنانەت من بۆ خۆم ڕەنگە مانگی جارێ سەردانی ئەو دەڤەرە دەکەم لە بۆ ئەوەی پرۆژەکان بەسەر بکەمەوە چۆن دەڕاتە پێشەوە ئیشی باشە سەبارەت بە پرسیارەکانی ڕۆژگارخان دەڵێن دیارە تۆ خەڵکی سۆرانی بەخوا ئاگامانی بەڵێ ینی پرسیاری ئەوەی کرد یەکەم جار وتی ئێمە پرۆژەیەکمان هەیە 2 مانگە خایەنێت ینی هەر بۆ هاوکاری ژینگەیە بۆ هاوکاری گەشتیارەکانە ئێوە چۆن نەتوانن هاوکاریان بکەن وتی چۆن ئێمە وا بکەین کە لینکێکە بێت ئێمە دەممان بگا بە ئێوە جەنابتان وەکو دەستەی گەشت و گوزار ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار ئێستا لە هەر بەشی لە بەشەکانمان ستێکۆڵدەرەکانمانە ئێواتە ئەوان لایەنی پەیوەندیدار کە دەبێ ئێمە لەگەڵیان هەماهەنگ بین باش ڕقم تەلەفۆنیان هەیە ئیمێڵیان هەیە هەر کۆبوونەوەیەک هەبێ یەکسەر نامەیان لە بۆ دەچێت لە بۆ ئیمێڵەکانیان دەڕات تاوەکو ئامادە بن ئەمە سیستەمە دەبێت تۆ لە هەر بابەتێک کە دەتەوێت ئیشی لەسەر بکەی دەبێت لایەنی پەیوەندیدار بێنی لە کەرتی تایبەت و کەرتی حکومی لە بۆ ئەوەی ئیشەکان باشتر بڕە و بڕیارەکانیش گونجاو بێت
و ئێمە ئەوەی کە من ئاگام لێ لە بەشی ژینگەی خۆمان دەیان ڕێکخراوی ژینگەیی هەرێمی کوردستان ناویان نووسیوە لەوێ و هەماهەنگین لەگەڵیان و ڕەنگە یەکی لە ڕێکخراوەکانیش لێرە دانیشتووە ئاگای لێیە ینی بەڵام ڕەنگە ڕێکخراوەکان زۆر بن یاخود بەخۆیان پەیوەندیان بە ئێمە نەکردووە بەڵام ئەوەی کە هەیتمان ئێمە لستێکی زۆرە پەیوەندیان لەگەڵ دەکەین بەردەوام ئێمە کۆبوونەوەیان لەگەڵ دەکەین شکەوانەوان ناوکارێکی زۆر باشی هەردوولاتان بەڵێ چالاکی هاوبەشیشمان هەیە لەگەڵیان چەندین چالاکی هاوبەشمان لەگەڵیان کردووە و بە عملیش دەعممان کردوون و بزەم لە چاپکردنی بۆ ڕۆژشەڕات و ڕەنگە هەندە ئیشی ئاوبەشیشمان کردووە پێکەوە هێشتا بەردەوامیشە بێگەرەوان پەیوەندیش دەبێت چونکە ئێمە دەتوانن لە لیستی ئێمە خۆیان تۆمار بکەن و ئەمە لە لستەکە لە بەشی ژینگەی دەستەی گەشت و گوزار تاوەکو هەر هەماهنگ پێویست بێ ئێمە یەکسەر ئیمیلتان لە بۆ ڕەوان دەکەین دەتوانن ئامادە بن لە ئێوە ئەتوانن چیان بۆ بکەن چۆن ناوکاریان بکەن لەو پرۆژەکە لە نەتیجەیە کاتێکە کیسێکی خۆڵ و خاشاک و پاشماوەکان ئەدەن بەوان لە نەتیجەیە بە سوودی ئامانجی ئێوە ئەکەوێتەوە. سپاس دەکەم من ئێمە دەرگامان کراوەیە بۆ هەموو پێشنیازێک و هەموو کارێک کە لە خزمەت و سوودی ژینگایە بێ فەرمانگەمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە گەرمیان لە ڕاپەڕین لە دووهۆک لە ناو هەولێریشا بابڵین ئەتوانن لە هەموو کاتی بابڵین دەوامە پەیوەندی بەوانەوە بکەن من بەیانی لە خزمەت جەناب تابم ئەگەر بیتە ئۆفیس لەوێ ئەتوانین بزانم پرۆژەکەشتان چییە من ناتوانم ئێستا بڵێم چۆن ئەتوانم هاوکارتە نەبم ئەبێ بزانم پرۆژەکە بچێتە خزمەتی ژینگەوە ئەوە خاوکاریان ئێمە ئەکید 100% ئێمە هاوکاریان نەبین و چیمان پێبکرێ بەس تێبینیەک حەزەکەم ڕێکخراوەکان من ماوەیەک لەمە پێش داوام لە ڕێکخراوەکان کرد لە بەتایبەت بە بۆنەی هاتوچۆوە وەمە بەرزانی لە هەولێر و دوهۆک لە هەولێر بیان بینم لە سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین لە سلێمانی بیان بینم بۆەوەی هاتوچۆ و شتەکە زۆر ئازیاتە نەبێت بەس بەداخەوە ئێڵێم لە کۆی هەموو ڕێکخراوەکان 6-7 ڕێکخراو هاتن لەگەڵمانە دانیشتن ئێمە ئیشی خۆمان کردووە هیوادارم ئێوەش ئیشی خۆتان بکەن. سوپاسی جەنابتانەکەم یەک پرسیاری کورتم ماوە دکتۆر پێشەوەی بچینە لای ئەو راپۆرتە و پاکێجەی ئامادە کرا و کۆتایی بە بەرنامەکە بێنین خۆتان نەزانن ینی سێ جۆری سەرەکی پیسبوونی ژینگە خاک و ئاو هەوایە من ئەمەوێت لەسەرەوانەی تر زۆر قسە کراوە بەڵام ئێوە ئاگادارن بەشێکی زۆری پارکی ناو گەڕەکەکان ناو کۆڵانەکان بوون بە باخی شخصی بوون بە شوێنی بەخێوکردنی مریشک و ئاژەڵ ئاگاداری ئەمن سەوزاییتیان نەماوە هەندێکی ئۆتۆمبیلی لەسەر ڕاگرێ جگە لەوەی کە لە تەنیشتی هەندێک لە پارکەکان مۆلیدەی ئەهلی هەیە واز لە دەنگەکەشی بێنە پیسکردنی ژینگەکەشی لەوێەوە بۆستێت زۆر بە کورتی سوپاس. ئێمە تیمی چاودێری و پشکنینمان هەیە کە ئەگەڕن بە گەڕەکەکانە با بڵێن بە تایبەت بۆ مۆلیدەکان ڕاستە بێ مۆلیدەکان ناکرێت ئێستا ئیشەکە ئەبێت دامی بەڵام مۆلیدەکان پارەوەرەگرن نەکرێت داوای ستانداردێک تایبەتمەندیەکی باشتریت لێ من لەوەتی خۆشم هاتوومەتە ئەو پۆستەوە چەندین خاوەن مۆلیدە غەرامە کراوە لە بەرەوەی پابندی ڕێنمایەکانی ژینگە نەبووە دەنگە دەنگ و ژاوەژاوەکە بووە لەگەڵ دووکەڵا لیکی ئەو ڕۆن و پیسی کە کراوە غرامەبارن بەو پارکانەی کە بوون بە باخی شخصی و بوون بە پارکی ئۆتۆمبیل و بوون بە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ کە سیمای شاریتیان ئەو پارکانە وا بزانم ئەگەر ئەو پرسیارە ئاراستەی وزارەتی شارەوانی ئەزانم بەڵام لە نەتیجەیە کە سەوزایی زیاترە بێ بۆ ژینگە باشتر نییە ئێوە نابێت چاودێر خۆت ئاماژت پێدا کە چاودێرن سەکە ڕاست ئێمە چاودێرین و ئاگاداریشمان کردوونێت و ئاگاداریشانەکەم بەڵێ بینەرانی ئەزیزم پاکێجێک لەلایەن پرۆدیوسەری بەرنامەکەم کاک ئەحمەد عەبدولسەمەد ئامادە کراوە کە تیایدا بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێم بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بەڕێوەبەری پلان لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پۆلیسی هاتوچۆی هەرێم قسەیان تیا کردووە با بزانین ئەوان چێڵێن و دوایەوە بەرنامەکەمان کۆتایی پێ. مانگی ئادار بۆ گەلی کورد پڕا لە یادگاری تاڵ و شیرین لە جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی بەشێکی زۆر لە دانیشتوانی کوردستان لە ڕۆژانی نەورۆز ڕوو لە سەیرانگاکان دەکەن بێگومان بەبێ هەماهەنگی و کاراسانی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت دەبێت لەم ڕۆژەدا پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و تیمەکانی تەندروستی لە ئامادەباشیدا بن بۆ ئەمە بەستە نوێترین ئامادەکاریەکان دەخەینە ڕوو لە هەموو پارێزگایەک لژنەی ئەمنی هەیە لژنەی ئەمنی سەرپەرشتیاری ئەو ئیجراعاتەیە کە پێی هەڵدەچین طبعاً پۆلیس بەشێکی گرنگی ئەو بابەتەیە یا ئەو پرۆسەیە ئێمە
لە پێش دەی مانگەوە جگە لە ئامادە باشەکانی جاران هەموو هێزەکانمان لە 100 خستۆتە ئامادە باشیەوە. ڕۆژانی 21 و 22 23 کە خەڵکەکی ئێزگار زۆر لەو سێ ڕۆژە دەچنە دەرەوەی شەر ئاهەنگی نەورۆز دەجێڕن کە ئەم ساڵیش بە تاکید ساڵان جیاوازە لە ساڵانی پێشتر لەبەرەوەی باری ئابووری خەڵک بە نەمانی پاشەکەوت باشتر بووە لە ڕووی سیاسیەوە باری کوردستان لەو پەڕی باشیدایە و لە هەمان کاتیش خەڵک دڵنیا دەکەینەوە کە سەرماڵیان پارێزراوە لە ڕۆژانی چوونە دەرەوەیان بۆ ئاهەنگەکانی نەورۆز. ساڵانە بەهۆی گەشت و سەیرانەوە شەقامەکانی دەرەوەی شارەکان تەواو جەنجاڵ دەبن. بۆ ئەمە بەستە لەگەڵ بەڕێوبەری پلان لە بەڕێوبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم قسە دەکەین. ئێمە بە تەستیق لەگەڵ شارەکان لەگەڵ هاتوچۆی شارەکان هەر شار و هەر شوێنی تایبەتی خۆی پلانی تایبەتی خۆی بۆ دانراوە. سوپاس بۆ خوای گەورە ئەم ساڵ پلانیشی زۆر تۆکمە دانراوە هەوڵ درراوە بە هیچ شێوەیەک کە هیچ جەنجاڵیەک لە هیچ شوێنێک دروست نەبێ ئەو ڕێگاکانەی کە تاکسایتە و دوو ئاراستە بە هەوڵمانداوە ئەو شوێنێک کە پێویستکە کریتمانە یەک ئاراستە لە هەر شوێنێک کە تەسەور بکەین جەنجاڵی لێ دروست دەبێ ئەومان کردووە کە لە شوێنەکان بە هیچ شێوەیەک جەنجاڵی دروست نەبێت. ئەو ساڵ خۆشبەختانە تیمەکانی فڕۆکەوانی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی ناوخۆن هاوکارمان دەبن بۆ جێبەجێکردنی پلانەکانمان بە تایبەتی لە کاتێک کە ڕووداوەشی نەخوازرا و ڕوو بدا. نەورۆز یەکەم ڕۆژی بەهار و سەری ساڵی نوێی کوردیە. وەک نەریتێک لەم ڕۆژەدا گەشت و سەیرانی هاوڵاتیان لە تەواوی کوردستاندا بەدی دەکرێت. بە درێژایی مێژوو کوردەکان لە هەموو ساتەوەختە جیاوازەکانیدا یادی نەورۆزیان وەکو نەریتێکی کۆن و سەری ساڵی کوردی کردوتەوە. زۆر جار جەنجاڵیەکان لە سەیرانگاکان داوا دەکات سروشتی پاکی کوردستان دووچاری پیسبوونی ژینگە و مەترسیەکانی ببێتەوە. ساڵانە بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان بۆ پاکڕاگرتنی سەیرانگاکان تیمەکانیان کاراسانی تەواو لە سەیرانگاکاندا دەکەن بۆ ئەوەی ژینگەی کوردستان لە پاشماوەی سەیران و گەشتی هاوڵاتیان پاکڕا بگیردرێت. بەڵێ عزیزانم من لێرە کۆتایی بە بەرنامەکە هێنم سوپاسی میوانەکان مەکەمەرێک لە بەڕێزان کاک مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ماندوو نەبن هەروە دکتۆر هەڵۆ مستەفا عەسکەری سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئێوەش ماندوو نەبن زۆر سوپاس بۆ کاتێ بە ئێمەتان بەخشی سوپاسی تەواوی و میوانە نەشەکەم کە لەگەڵ منە هاوکارێکی ئێجگار باش بوون بۆی بەرنامەکە دەوڵەمەندتر بکەن. بەڵێ عزیزانم بەو هیوایی کە لە نەورۆزدا کاتێکی خۆش بەسەر هەمووتان سەلامەت بن دوور بن لە هەموو ناخۆشیەک بەڵام وەکو لە پاکێجەکەش ئاماژەی پێدرا بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێم ئەڵێت کە هەر کەسێک تووشی ڕووداوێکی نەخوازراو بوو بە تایبەت تیمە تەندروستیەکان ئامادە نەتواننەوە هاوڵاتیانەی تووشی ڕووداوی نەخوازراوە بن لە کاتی گەشت و سەیرانەکانیان پەیوەندی بکەن بە ژمارە 122ەوە لە تەواوی هەرێمی کوردستان بۆەوەی بەهانایانەوە بچن هەمیشە سەلامت بن و دووبارە نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیتان پیرۆز ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا.